وڵاتان لێبران کاکە بەنسبەت ئەو سکاڵایەکەوە کاک دکتۆر ڕعد و برادران کردیان جەماعەتە دەستان دەستخۆشیان لێ دەکەم کەەوە هەنگاوێکی گرنگ بووە کە لە دادگای فێدرالی کارتان لەسەری کردووە و هەروەها بەنسبەت ئەو هەڵبژاردنەی کە بڕیارە دەکات لە مانچە شوانە بکرێتن من پێم وایە کەەوە بڕیارێکی گرنگ بووە کە و یازدە کورسی کۆتاکانی لێبوویتەوە و هەروە ئێمە لە ڕێکخراوی ئیرفادی عراقیە کە لە بۆ گات هاوس ئێمە کارمان کردو تقریبان ساڵێک دەبی ئێمە ڕاپرسیمان لەسەری کردووە و عینەن شت باسی لەوە کردووەکەوە ئایا پێکاتەکان لێنەی ڕاستەقنی خۆیان ئەمن ڕاو بۆچینی ئەوانە وەرگرتووە هەمووی لە بۆ NDI ئەمانە ناردراوە ئێمە نەک لە کەس خۆمان وەربگرین هەمووی منەزەمەکە دیاری کردو لەوان وەرگیراوە هەروە بەنسبەت مشارەکەی ئافرەتە بەنسبەت باسم کردی کۆتاکانە یەک لەوانە بۆ نەڕۆڵی ئافرەت ئایا کە بۆن وەزارەتش پێ دەبەخشی ئایا دەتوانی بڕیار بداوەکو ئافرەت لەو شوێنە یعنی زۆرترین کاریان لەسەری کردو هەروەها بەنسبەت ئەو تەزویراتانە کە لە هەرێمی کوردستان دەکرێت یعنی تقریبا 180 بە زیادەوە گوتێ تەزویر دەکرێت چۆن دەکرێت هەمووی شیکراوەتەوە لەو ئەو ڕێکخراوانە و دەتوانم بڵێم بەنسبەت جگە لە تەزویراتەکە باز لەوە کرا گوتی ئایا یعنی حکوومەت یاریێمی کوردستان ئەو کۆمسیۆن کاتە کۆمسیۆن بەڕێوە دەبا توانێتی وەکو حکومی بیپارێزیان کۆ حیزبی کاری لەسەر بکە عینەن هەموو شتەکان ڕووگراتەوە لە باوم پێشم وایە ینی ئەوەشی دووپات کردو لە ئێمە یعنی لەناو ئەوکەدا دوسێ جاری دوواری دەکردەوە چیە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە هەمووی تقریبا 190 دەیگۆ حکوومەتی عراقی هەرچەندە ئەمەلیشیان بە حکوومەتی عراقنەوە بەڵام هێشتا پێیان باشتر لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە هەم دەپرسم لێران لە کاک عەلی یعنی ئەگەر بێتن و هەڵبژاردنەکان بەو شێوەیە بکرێ یەک تێبینیم لە سەی هەڵبژاردنەکان هەیە ئەگەر بێتەوە بە ئەلکترۆنی بکرێ یعنی ئەو بەشێک لە ئەوەکان ئەوانی کە بەشداریان دەکرد ئەگە ئەلکترۆنی بەو شێوەیە کارتەکە دەست ئەگەیەک لەسەر سندۆقەکە بیتن دەتوانێت خینەوەی ئەو دەنگەی هەیە یعنی ئەگە لەوانەیە بۆ نێک لە حیزبەکانی دەسەڵات لەسەر سندۆقەکە دابنیشی زیاتر ئەگە لە ئادەری ئەگە دابنیشی لە شوێنێکە بۆ دیکە ناو سندۆقی دەنگدانەکەەوە ئەوە دەبینێ دەست بەنسبەت ئەوەی کاکە دکتۆر ڕادیش باش ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیوانە نەبووە موچەی نەدادیسان هەنگاوی کە هەیە بینی جگەلەوە دەستان خۆش سپاس